بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز ئەمڕۆ بۆ جارێکی دیکە بەهای دۆلار لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرز بۆ بە جۆرە گەیشتە نزیکەی $100 160 هزار دینار دوای کۆبوونەوەی سوودانی و بەڕێوەبەری بانکی ناوەندیش نرخی دۆلار دابەزیەوە بۆ 155 هزار دینار $100 بە 155 هزار دینار مامەڵی پێوکرا لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئایا دۆلار چی بەسەردێ و تاکەی ئەو بەرز و نزمی نرخی دۆلار بەردەوام دەبێت و ئایا ئەو هۆکارێکی ئێستا ڕووی داوە پەیوەندی بە ناوخۆی عێراق یاخود هۆکاری دەرەکی لە پشتە حکوومەتەکەی سوودانی دەوێت چی بکە بانکی ناوەندی ئایا بڕیاری چی دەردەکات و کاریگەریەکانیشی لەسەر موچەی موچەخۆران و نرخی شتومەکیش لە بازار بەرزبوونەوەی نرخی دۆلار چ کاریگەریەکی دەبێت لەگەڵ بەڕێز سۆران عومەر پەرلەمانتاری عێراق قسە لەسەرم پرسانە دەکەین کاک سۆران بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس دەکەین ماوەی چەند ڕۆژێکە یاخۆ بڵێن نزیکەی مانگێکە نرخی دۆلار بەرزبوونەوەی بەخۆی بینیوە هۆکارەکەی چی کە ئەمڕۆ نزیک بۆ لە $100 نزیک بۆ لە 160 هزار دیناری عێراقی هۆکارەکە چییە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان وەڵام من هەر پێشەکی ئەمەوێ ئامارێک لەسەر خستنە ڕووی ئەوەی کە مەزادی ئەلەنی عوملەی بانقی مرکزیە بخەمە ڕوو بۆی هەم بینەران بەرچاویان ڕوون بێ کە ئەم پرۆسەیە چییە و چۆن بەڕێوەچی ڕۆژانە طبعا بانکی مرکزی عێراقی ڕۆژانە کە ڕۆژانی ئاسایی دەوامە دۆلارە فرۆشێ ئەم ساڵ کەوا لە ڕۆژەکانی کۆتایی ساڵین 49 میلیارد دۆلاری فرۆشتووە لەم ساڵ لە 2022 لە یەکی 2022 هەتاکو ئەخیر ڕۆژ کە 29/12 دۆلارە فرۆشێ باشە واتە تا پێنجشەمەی ئایندە باشە دۆلارە فرۆشێ تا ئەو ڕۆژە 49 میلیارد دۆلاری فرۆشتووە باشە 40 میلیارد دۆلاری چۆتە دەرەوەی عێراق تەنها 9 میلیارد دۆلاری بۆ ناوخۆ بووە ئەنی چلی بۆ حواڵە بووە بۆ حواڵە و 9 میلیاری بۆ ناوخۆ بووە کەمترین حواڵە کە کراوە لە کۆی 12 مانگەکە لە مانگی 12یەکە 1 میلیار و 550 میلیۆن دۆلارە ئەمە کەمترین حواڵەیەکە لە مانگی 12 لە کۆی 12 مانگەکە لەم ساڵا تۆمار کراوە و زۆرترین حواڵە مانگی 8 کراوە کە 4 میلیار و 520 میلیۆن دۆلارە زۆرترین بە یەک جار 4 میلیارد دۆلار لە یەک مانگە بەڵێ یعنی زۆرترین حواڵە لە مانگی 8 ئەم ساڵا کراوە کە 4 میلیار و 520 میلیۆن دۆلارە باش زۆرترین مەزادی عوملەکە زۆرترین پارە خراوەتە ڕووی لە بانقی مرکزی دیسان لە مانگی هەشتا بووە کە 5 میلیار و 282 میلیۆن دۆلاری فرۆشتووە کە لەو مانگە 4 میلیار و 520 میلیۆن دۆلاری چۆتە دەرەوە بە ناوی حواڵەی ئەو کۆمپانیایانەیە و بانقانی کە گوایە مەواد داخلی عێراقەکەن و پێویستە پارەکەی بەرنە دەرەوە کە کێشەی گەورە و گەندەڵی گەورە و سپیکردنەوەی پارە ئەلێرایە ئەلەم 40 میلیارد دۆلارایە خاڵێکی تریان کە کەمترین پارە کە لە ناوخۆیە خراوەتە ڕوو لە یەک مانگە مانگی ڕابردووە کە مانگی 11 بانقی مرکزی 500 و تقریباً 60 میلیۆن دۆلاری لە یەک مانگە بۆ ناوخۆ فرۆشتووە طبعاً لە مانگی 12 کە ئەم مانگەیە کەمترین دۆلار لە مەزادی عوملە خراوەتە ڕوو ئەگەر تەماشا بکەی مانگی 12 2 میلیار و 405 میلیۆن دۆلار خراوەتە ڕوو فرۆشراوە لە مانگی 11 کەمتر یعنی وردە دابەزیوە لە مانگی
11 2 ملیار و 959 میلیۆن. ئەنی بە هەردووکی ناوخۆ دەرەوە؟ بەڵێ بەڵێ لە مانگی دەیە ئەمە باسکەم. باش. لە مانگی دەیە بانقی مرکزی 4 ملیار و 920 میلیۆن دۆلاری فرۆشت کە مەبلەغێکی زۆرە. تقریباً لە کۆی ساڵەکە بە پلەی سێم دێت لە خستنە ڕوو فرۆشتنی دۆلارە کەچی لە 16 دەیە بە دەقیقی لە 16 دۆلار شکا. نرخی دۆلار لە 148,000ەوە 100 دۆلار هاتە خوارەوە 141 ئەو کاتە هاتە 147 46 هات هەتا 145. لە کاتێکە خستنە ڕوو لە مانگیدا خستنە بازاڕی دۆلار لە کۆی ساڵەکە بە پلەی سێم دێ لەو مانگە کەچی دۆلار شکا. لێرەوە ئەمەوێت چی بڵێم؟ ئەمەوێت ئەوە بڵێم ڕاستە کاتێک کە فرۆشتنی دۆلار لە بانقی مرکزی کەمە بێ، خواست لە بازار بۆ کڕینی دۆلار زۆرە بێ، نرخ بەرزە بێتەوە. بەڵام لە مانگیدا لە ناوەڕاستیدا خستنە ڕوو زۆر بوو کەچی دۆلار شکا. هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی ترسێک هەبوو لەوەی کە دۆلار نرخی دابەزێنرێ. هەندێک لە پەرلەمانتاران لە بەرەوەی وعدیان دابوو بە دەنگدەران ئەمەیان ڕەواج پێدا کە ئێمە لە موازنەی ساڵی ئایندا نرخی دۆلار هەوڵە دەیندا ببەزێنرێ و حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی تقریباً 3 هەفتە نەبوو هێشتا سوێندی خواردبوو متمانەی پێدرا بوواتە سەرەتای کابینەی نوێ بوو. خەڵک واتە سەوریەکردم کابینەیە نرخی دۆلار داببەزێنێ. بۆیە دوای 3 هەفتە نزیک لە 3 هەفتە لە دەست بەکاربوونی کابینەکە دۆلار شکا. بەڵام شکانەکەی تقریباً 2 هەفتەی خایاند. لە مانگی 11 دۆلار بەرز بووەوە. لە کاتێکە لە مانگی دەیە 4 ملیار و 920 میلیۆن دۆلار فرۆشراوە لە بانقی مرکزی کەچی لە مانگی 11 کە دۆلار بەرزە بێتەوە 2 ملیار و 909 میلیۆن دۆلارە فرۆشرێ. تێگەی یعنی 2 ملیار دۆلار کەمتر لە مانگی دە فرۆشراوە کەچی دۆلار بەرز بووەوە. بۆ چکە بانقی مرکزی هەستی کرد معقول نییە ئەو 100 دۆلار بفرۆشێ بە 146,000 کەچی لە بازارە بە 145,000 بێ 100 دۆلار. هات لە مانگی 11 2 ملیار دۆلار کەمتری خستە بازار. لە مانگی 12 600 میلیۆن دۆلار کەمتری خستە بازار بە بەراوردی مانگی 11 کەواتە لە مانگی دا بۆ مانگی 11 2 ملیار دۆلار کەمتری فرۆشت. لە مانگی 12 2 ملیار و نیو دۆلار بەراورد بە مانگی دە کەمتری فرۆشت. بازاڕی عێراق بەداخەوە بازاڕی کراوەیە بەڕووی هەموو کەسە، بەڕووی هەموو دراوەکانە. وەکو چۆن ئاساییە تۆ کاڵاکەی خۆت بازرگانی بە دۆلاری فرۆشی. زەوی معقول نییە زەوی لە هەرێمی کوردستان و لە عێراق بە دۆلارە. زەوی بە دۆلارە. ئەڵێ نەم زەویە بەوەندە 10,000 دۆلار. شوقە خان و لە سیتیا بیا لە دەرەوەی سیتیار بە دەفتەر دۆلاری فرۆشیە. سەیارە هەر بە دۆلارە. سەلاجە و سپلیت و موبەریدە هەر بە دۆلارە. خەڵک دەخلی بە دینارە. ئەمە فەوزایەکە کە حکوومەت لێی بەرپرسیارە. دەبێ حکوومەت ڕێ نەدا ئەو کاڵایانەی کە لە وڵاتەکەی خۆی ئەفرۆشرێ بە غەیری عوملەی خۆی بێ. زیانی هەیە؟ زیانەکەی زۆر گەورەیە.
بەشێک لەوەی کە ئێستا لە بازاڕا پەلاماری ئەوادات چەندێ پارەی دیناری هەبێ خێرای کا بە دۆلار بەشێکی قەرزارە خستی لەسرە بەڵێ بەشێکی ئەترسێ بۆ چونکە هەموو مامەڵەکانی بۆ بە دۆلار دەخلەکەی ئەمیش کە موچەکەیەتی کە وەری ئەگرێ یعنی تۆ لە کۆمپانیای ئیشەکەی کۆمپانیەکە هەمووشت بە دۆلارە فرۆشەکەچی موچەکەی تۆ بە دینارەدا بۆ چکە زانێ دۆلار هەمیشە ئەگەری بەرزبوونەوەی هەیە بەڵام دینارەکەی تۆ هەمیشە ئەگەری دابەزینی بەهاکەی هەیە ئەمە حکوومەت لی بەرپرسیارە لە عێراق و لە هەرێم کە مامەڵە بە دراوی بیانی بۆ ئاڵوگۆڕی دەرەوە بەکاربێنێ واریدە تۆ هاوردە ئەەکەی بە دۆلارە بەس ناکرێ بە هەمان شێوە لە ناوخۆشە هەموو نرخەکان زۆرینەی هەرە زۆری هەر بە دۆلار بێ یعنی هەر تەماتە و شتی ئاسایی ڕۆژانە بە دینارە گینا زۆرینەی پێداویستیەکانی خەڵک لە کەمەوە بۆ زۆر بە دۆلارە باش بەزم حاڵەت هەیە لە وڵاتانی تر لە ناوخۆی وڵاتەکەت بە دۆلاری غیری خۆت بە دراوی غیری خۆت مامەڵە بکەیت کاک حەکیم تۆ دۆلار بەرەو بچۆ بۆ ئەوروپا بە زەحمەت بۆت یەک ساغە بێتەوە چکە ئیتحادی ئەوروپی یۆرۆ بەکاردێنن دۆلار لە تۆ وەرناگرن بۆیە بێ ماندوو ببی تایک ئەیگۆڕی بە یۆرۆ لە زۆر شوێن هەر لێت وەرناگرێ لێ دۆلار وەرناگرم لە هەندێک لە وڵاتانی دراوسێ دۆلار هەر قەدەغە بووە خەڵک مامەڵەی پێوە بکە ئێستا تۆزێک ئاڵوگۆڕی پێوەکرێت چکە دەوڵەت خۆی دیارە ویستی هەیە و پێویستی هەیە بۆیە هەر وڵاتێک ڕێیدا بەم جۆرە بە دراوی بیانی مامەڵە بە هەموو شتێکی ئەو بکرێ دراوەکەی خۆی زەرباخوا بەهاکەی دابەزێ هەمیشە بەهای دابەزێ هەرچەنە تا ئێستا دراوی عێراقی باشە تا ڕادەیەک بەهاکەی خۆی گرتووە لە بەرامبەر دۆلارە چونکە بەراورد بەکوێ بەراورد بە تمەن بەراورد بە لیرەی تورکی و سووری بەراورد بە پارەی لوبنانی بەشێکی زۆر لە وڵاتانە پارەکەیان ئینهاڕەی کرد هەرچەندە دابەزینی بەهای تمەن لە بەرامبەر دۆلار بەشێک تەئسیری لە ئێمەش هەیە چۆنە تەئسیرەکەی تەئسیرەکەی لە هەموو شکانێکی دۆلارە تمەنە باشە زۆرتر لە بازاڕەکانی ئێمە دۆلار کڕراوە پێی لە شکاندنی لیرەی تورکیا دۆلاری زۆر پێکڕراوە بۆ سووریژ بە هەمان شێوە باشە دوای ئەو وڵاتانش کاڵاکانیان بەگرانتر بێمە دەفرۆشن بە دڵنیاییەوە ئەوان بە دۆلار پێمانە فرۆشن ئێمە هاوردەمان بە دۆلارە و ئەمە دڵە ڕاوکێ بۆ بازرگان دروستەکە و دڵە ڕاوکێ بۆ هاوڵاتی دروستەکە بۆ موچەخۆری دروستەکە و بە نەتیجە لە قازاجی دەوڵەتە حکوومەت ئێستا حکوومەت هێرێمی عێراق وەکو حکوومەت قازانج دەکەن بە دڵنیاییەوە چکە ئەوان سەرفیاتیان بواری تەشغیلیان بە دینارە ئەوان دینارەدەن بە فەرمانبەر دۆلار کە هەرچەندە حکوومەتی هەرێم لە حکوومەتی عێراق جیاوازە حکوومەتی هەرێم پارەی نەوت بە مەزاد نافرۆشێ ئیدا بە یەک بانق تەنها و بانقە لی سوودمەندە حکوومەتی عێراقی دۆلار بە هەرچەند بووە ئەمڕۆ دۆلار بە هەرچەند بووە ئەمڕۆ بانقی مرکزی بە 146,000 دۆلاری تەوزیع کردووە واتە قازانجەکەی نەگەڕاوەتەوە بۆ بانقی مرکزی قازانجەکەی گەڕاوەتەوە بۆ ئەوانەی کە لە دابەزینی دۆلارە دۆلاریان کڕیوە وەکو چۆنەوانەی دۆلاریان فرۆشتووە لە بەرزبوونەوە یا زەرەریان کردووە ئەوانەی لە 145 دۆلارێ زۆریان کڕی لە ئێستایا قازانجیان کردووە و ئەوانەی لە 150,000 و 151,000 و ئەوانە دۆلاریان فرۆشتووە زەرەریان کردو چکە لە 155 هەندێکیان کڕیویانەتەوە ترساون بڕوا بۆ 160,000 بەڵام کاتێک کە تەوەجوهی بانقی مرکزی و حکوومەت وازەحە سابتە ئێستا لە بانکی ناوەندی بە فەرمی نرخی دۆلارە و 146,000 بەس لە بازاری نافەرمی بەڵێ لە بازارایە
لەو بازاڕە بێخاوەنایە کە لە عێراق و هەرێما هەیە. باشە بەس ئەو کار ناو خۆیەکان چیێنی ئەو بازە گەورەی کە دۆلار لە 150 نزیک بۆ لە 160 دوای هاتەوە سەر 150 ئەگەر باسی هۆکار ناو خۆیەکانمان بۆ بکەیت دوای هۆکارە دەرەکیەکان پەیوەندی بە خستنە ڕووی هۆکارە ناوخۆیەکانم باس کرد. تۆمانگی 4 ملیار و 920 میلیۆنە فرۆشی مانگی 11 تۆ دێیت 2 میلیاری لێکەمەکەیتەوە. ئەو کەم خراوەتە کەم بازار خراوەتە بازار. ئەی پەیوەندی نازانم بەڕێز پێشتر نووسینێکە نووسی بوو لەسەر سیستەمی بانکی ناوەندی گۆڕانکاری بەسەر هاتووە. ئەم کەم خستنە یەکێک لە هۆکارەکانی تەوەجوهی بانقی فدرالی ئەمریکا کە بانقی مرکزی ئێمە ڕەبتە بەوەوە و پارەی نەوت تێماچێتە بانقی فدرالی ئەمریکی و لەوەوە تەحویلە بێ بۆ بانقی مرکزی جۆرێک لە گەمارۆدانی ئابووری و دراوی نەختینەیی لە بانقی فدرالیەوە بۆ سووریا و عێراق دەستی پێ کردووە. بە تایبەت چەند بانقێک سزا دراون لە عێراق کە ئەمانە نابێت بەشداری مەزادی عوملە بکەن، بەشداری کردنەوەی دۆلار بەڵێ بەشێکیان سپیکردنەوەی پارەیە و بەشێک لەم سپیکردنەوەی پارە بەردەوامە، یعنی ئێستش هەیە و زۆریش بووە. بەشێکی تر لەم سزایی کە هەست پێ ئەکرێ ئێستا دۆلار کەمتر ئەخرێتە ڕوو لە بانقی مرکزی کە بانقی فدرالی نایدا بە بانقی مرکزی. هۆکارێکیانەوەیە کە ئێمە لە یاسای ئاسایشی خۆراک بڕی 4 تریلیۆن دینارمان تەخسیس کرد بۆ قەرزەکانی وەزارەتی کارەبای عێراق. قەرزەکانی وەزارەتی کارەبای عێراق 5 ملیار دۆلاری کۆماری ئیسلامی ئێرانە کە لەلایەتی. ئەم 5 ملیار دۆلارە عێراق بۆ وەزارەتی کارەبا غازی کڕیوە لە ئێران پارەکەی کەڵەکە بووە لە ماوەی ڕابردوو نەیتوانیوە بیداتەوە. ئێمە لەم ساڵ لە یاسای ئاسایشی خۆراک بڕەپارەکە 4 تریلیۆنمان تەخسیس کرد بۆ دانەوەی و قەرزانە. تقریبان 3 تریلیۆن دیناری دراوەتەوە بە ئێران بە دۆلار یان بە دینار؟ طبعاً بە دۆلار دراوەتەوە. دەوترێ نزیکی 2 میلیارد دۆلارە، ئەوترێ زیاترە. ئەمریکا گومانی هەیە لەم مەزادی عوملا توانرا بێ ئەم پارەیە ببرێتە دەرەوە، بدرێتەوە بەو قەرزە، یان گومانی هەیە بە ڕێگای تر ئەم پارەیە درابێتەوە. بەشێک لە ئیجراعاتەکانی ئەمریکا لەسەر بانقی مرکزی لە ڕێی بانقی فدرالی ئەمریکیەوە لەسەر تەبیزی ئەموالە، لەسەر ئەو پارەیە کە دراوەتەوە بە ئێران قەرزە کە حەقی خۆیەتی قەرزە و لامانە لە عێراقا. بەڵام ئەمریکا ڕازی نییە عێراق 1 دینار مامەڵەی بانکی لەگەڵ ئێران بکە. وەزیری کارەبا بەڵێ بە دۆلار. وەزیری کارەبا و کاتە هات لە پەرلەمان وتی بە هەمان شێوە تورکیا غازە کڕێت لە ئێران، پارەکەی بۆ خاتە بانقی مرکزی. ئەمریکا حەقی بە تورکیا هەنی حەقی بە عێراقەوە هەیە. تورکیا دۆلار بە ئێران دەدا کێشەی نییە. بەڵێ بەس بۆ عێراق قبوڵی نییە. بەشێکی ئەمەیە. باشە. بۆیە خستنە ڕووش کەم بۆتەوە ئەگەر بیبینی و بانقی دەولیش لەگەڵەوەیە بەهای دینار دابەزێ زیاتر و ئەیانەوێ بەهای دۆلار بەرزتر بێ، چکە لە ناوچەکە تەنها ئێستا لەم دەوروبەرەی خۆمان لە سووریا و لوبنان و تورکیا و ئێرانەوە بەس دیناری عێراقیە بەهاکەی لە بەرامبەر دۆلارە کەم شکاوە. ئەوان ڕەنگە ویستیان بێت و حەزیش بکەن دیناری عێراقیش لە بەرامبەر دۆلارە وەکو لیرەی لێبێ، وەکو تمەنی لێبێ. و ئێمە کاتی خۆی محافظی بانقی مرکزی وەزیری دارایی پێشوو دکتۆر عەلی عەلاویمان بان کرد، لێمان پرسی ئێوە بۆچی 100 دۆلارتان کرد بە 146,000 145,000 لە 119,000ەوە.
وتیان ئێمە لەژێر فشارێکی زۆرا بووین لە بەرامبەر دوو بژاردا یا بە تەواوی دابەزینی بەهای دینار کە ئەو کاتە ڕەنگە $100 بڕۆشتایە بۆ 500,000 دینار یان نیسبەتێک خۆمان بەهای دینار دابەزێنین دۆلار سەرخەین بۆ 145,000 146,000 لەوێ باڵانس ڕابگرین. ئێمە لە نێوان ئەم دوو بژاردەیە بەرزبوونەوەی دۆلارمان بە نیسبەتێک قوبوڵ کرد و کەمتر بەهای دینارمان دابەزاند. یعنی ئەوان بەم جۆرە قەنەعەتیان بە ئێمە کرد کە کارێ باشیان کردووە. خودی محافظی ئێستای بانقی مرکزی وتی من بە شایەتی ئەوانەی کە شایەتیم بۆ دەن تی من لەگەڵیان نەبووم بەس ئێستا دیفاعی لە یەکەم تمان بۆ وتی لەبەرەوەی وامان نەکردایە ئێستا دیناری عێراقی خۆچاوی کاڵتر نییە لە لیرەی تورکی خۆی اقتصادی ئێمە مهمتر نییە لە هی تورکیا خۆی اکتیفای ذاتی ئێمە بەقەر ئێران نییە ئاوایان لێ هاتووە بۆیە ئەبێ خەڵکیژەوە بزانێ ئەم شەڕە کە هەمومان پێویستە بیکەین لە عێراقا ئەوەیە بەهای دینار ڕابگرین و ئەرکی بانقی مرکزی ئەوەیە کە ئیستیقراری بازاڕی دراو ڕابگرێ و سیاسەی نەقدی ئەو دیاریەکە و سعری سەرفیش ئەو دیاریەکە و ئەبێ ئەم نرخانە چۆن جێگیرە لەوێ لە بازاڕیش بە جێگیری بمێنێتەوە. ئێستا مەترسیەکە ئەوەیە باشە چه وڵاتانی دراوسێ چ کۆمەڵێک بازرگان لە ناوخۆ ئەتوانن تەلاعوب بکەن ینی هەر لە بازارە نافەرمیەکان بازاری دۆلاری هەولێر یعنی بۆ نمونە خەڵکێک هەیە لە بازارەکانی عێراق بەگشتی دۆلارە کڕێ دەوڵەت ناپرسێ وەرە زەحمە نەبێت تۆ کێی دەیتە بازاڕی دۆلارەکەی ئەم شارانەی هەرێمی کوردستان و عێراق ئەڵێی من $10 ملیۆن مەوێت چی دۆلار لە بازارە بە 100 چەنە بە 150 بە 150 یعنی کە ئەو کەسە دێ ئەڵێ من چۆنیش دێتە نووسینگەی سین و ساد و عین بۆڵێ 10 ملیۆن بۆڵێ 20 ملیۆن بۆڵێ 30 ملیۆن دۆلار لە یەک کاتا هەموو ئەمانە دێن ئەڵێن دۆلارمانەوێ کێ دۆلاری پێی کڕین لەحزە بە لەحزا بینیت ئەتبینی چۆن بازاڕی دۆلارەکان لە هەموو عێراقا لە شارەکانە بەردەوام بەرزە بووە چکە خواست لەسەری ناتەبیعی بوو ینی برنەدەرەوەی پارە هەر لە ڕێگەی حواڵەوە نییە لە ڕێگەی بازاڕی نافەرمیش دەکرێت لە ڕێگەی دوو جۆرە ئەو حواڵەی کە بانقی مرکزیەی کە ئەو حواڵە نییە کە لە بازاڕی دۆلارە کرێ یعنی ئێستا تۆ بچۆ بۆ بازاڕی دۆلارەکە لەگەڵ نووسینگەیەکی حواڵە ئەتوانی ڕێبکەوی ئەڵێ چەنە پارەت هەیە لەکوێ ئەتەوێ بۆت حواڵەکەم بەبێ هیچ ڕقابە بەبێ هیچ سانسۆرێک بۆ هەر وڵاتی بتەوێت بەڵێ ئەتوانی ڕێکەون لەگەڵیا بەیانی بچۆ بڵێ من $5 ملیۆن هەیە چۆن بۆ مەبەنە دووبەی بۆت حەلەکەن بۆ نووسینگانە تۆ وازانی لە بازاڕی دراوی هەرێمی کوردستان و عێراقا هەن دانیشن $100 و $200 قازانج لەواکەن قازانجەکان لەو ناردنەرەوەی بەشێکی زۆر لە حەواڵات لە عێراقا و تەنانەت کەواتە سپیکردنەوەی پارەی ناشرعی و ناردنەرەوەی زۆر ئاسانە جگەلەوە لە دەرەوەی نووسینگەکانی حەواڵە لە دەرەوەی نووسینگەکانی حەواڵە لە ڕێی بانقەکانیشەوە بانقە ئەهلیەکانەوە سپیکردنەوەی پارە لە مەزادی عوملا زۆر خەتەرە کاک حەکیم من دوێنێ باشە نامەیەکی بانقی مرکزیم بۆ هاتووە ئەمە نامەکەی بانقی مرکزیە ئەوە تا بەڵێ 26/12 وایە دوێنێ باشە لە دائرەی عملیاتی مالی و ئیداری قسمی نافیزەی بەیعی عوملەی ئەجنەبی باشە کە ئەڵێ لە خاڵی سێمە ئەڵێ یەکێک لەو شەریکاتانەی کە باست کردووە بەشدارە لە بەیعی عوملەی ئەجنەبی وەڵامی ئاراستەکردن بانکی ناوەندی ئەڵێم بۆ نمونەم شەریکانە لای ئێوە چیەکەن ئەڵێ یەکێک لەم شەریکانەی تۆی لێ لە مەزادی نافیزەی بەیعی عوملەی ئەجنەبیایە ئێوە کۆمپانیا وەهمیە وەهمیە ئێوە کۆمپانیا سپیکردنەوەی پارەیە
تەسبیدێکا بەڵێ ئەم کۆمپانیا بەشدارە و من لە ڕۆژانی ئایندە ئەو سپیکردنەوەی پارە لەسەری بەردەوامم کە فەزیحەی گەورەی تایە کاک حەکیم یعنی لە مشارەکانی عێراق و هەرێم هەیە ئەو وترێ باشە عێراق شوێنی دزینی داهاتی گشتی و پارەی گەورەی میلەتە هەرێمی کوردستان لە ڕێی سلێمانی شوێنی سپیکردنەوەی و پارە دزراوانەیە یعنی پارەی دزی ئەم میلەتە جا لە عێراق کراوە زۆری نەکەی لە هەرێم کراوە بیهێنی لە سلێمانی لە ڕێی فەرعی بانقێکەوە تەرتیباتی بۆ بکەی بیبەیتە دەرەوە سپیکەیتەوە پارەی دزی و حرام می میلەت بیهێنی تۆ لێرە شەرعیەتی پێبێ بیکەی بە پارەی ڕسمی مڵکی ئەم کەسە ئەم کۆمپانیا وەهمیە بیباتە دەرەوە واتر لە ڕێی حەواڵەوە نا ئەوە حەواڵە بوارێکێتی بوارەکەی تریان شەریکەی فڵان دێت موبایلە هێنێ باش ئەڵێ ئەم کۆمپانیایە ئەمڕۆ لە مەرزی باشماخ بایی 2 ملیۆن دۆلار نەخێربایی 5 ملیۆن دۆلار موبایلی داخل کردووە ئەچێ وەصلی وەزارەتی دارایی 26 ئەلیفیان هەیە نازان 27 ئەلیفە گومرگەدات ئەڵێ بای 2 ملیۆن 3 ملیۆن دۆلار موبایل گومرگەکەی چەنە ئەڵێن ئەوەندە گومرگەکە ئادات وەصلی وەزارەتی دارایی گومرگە بە گومرگەکەی داوە لە پشتی مۆری داخلبوونی مەوادەکەی بۆ لێدەن نەشی هێناوە ڕەشوەی داوە بۆ مۆزەفانەی کە کەشفی گومرگیەکەن دخولیەکەن هەمووی بۆەکەن وەڵەن فەرموو ئەهێنێ بۆ بانقەکە فاتورەی 3 ملیۆن دۆلارەکەی پێوە ئەکا ئەیبا بۆ بانقی مەرکەزیە لە کاکە ئەم کۆمپانیا بای 3 ملیۆن دۆلار موبایلی هێناوەتە ئەم وڵاتە ئەوە پارەکەی بەرێ بۆ سین دووبەی لوبنان تورکیا ئەڵمانیا هەر وڵاتی خۆی بێبە کە پارەکە چێتە ئەوێ ناڵێمە پارەی دزیەهی بەرپرسێکی دزە ئەڵێمە هی کۆمپانیایەکە بزنسی موبایلەکە باشە بەس پێشتر سپیکردنەوەی پارەش نەبووی سەرەڕێی پرۆژەکان نیشتە جێبوون بەرپرسانی هەرێم لێرە خۆیان ئۆتێل پرۆژەی نیشتە جێبوون بکڕن دوایی بڵێن وەصلی کڕینەکە و دوای فرۆشتنەوەی بنێرن بۆ دەرەوە بە وەصل و مامەڵێ دەیان ڕێگا باشە دەیان ڕێگا کە هیچ ئینسانێشکی پێنابە سپیکردنەوەی پارەی تیا کراوە لە هەموو شارەکە بەڵێ لە هەموو عێراق لە هەموو عێراق و هەرێمیش بەڵێ بە پرۆژەیە بەرێنان هەموو شتێ مەجای ڕێستۆرانت هەموو شتێک نەخۆشخانەی ئەهلی هەموو شتێک ئوتێل کۆمپانیای وەهمی و فرۆشتن و کڕینی وەهمی بەس مستەنەداتەکانی مۆرەکەن یعنی تۆ شوێنەیە چەند جار فرۆشرابێ بۆ بە دڵنیاییەوە یەکێک 5 ملیۆن دۆلاری دزی هەیە ئەڵێن ئەمە هاتووە ئەم مڵکەی پێکڕیوە باشە یاچێ مڵکەکە شەکڕێت بۆ ئەوەی دوایی بیفرۆشێ بە 4 ملیۆن ملیۆنێکی زەرەر کاقەی چێکە کە پارەکە ئەباتە دەرەوە لەم بانقە تۆماری کردووە کە ئەم مڵکە هی ئەمە بای 4 ملیۆن دۆلار و فرۆشتوێتی ئەوە سەنەدەکانی 4 ملیۆنەکە باتە دەرەوە با ملیۆنێکیشی بڕوا لە زەرەرە بۆیە زۆر پرۆژە ئەبینی زەرەرەکایکەن زۆر شوێنە بینی ئەکرێتەوە وەڵی باشە ئەمە بەنێرگەلە بەکە دەرێهێنێتەوە وەنیە ئەڵێ ئەم پرۆژەیە خەریکە دار مێوێرانە بێەوە بۆچی لی ناپرسن باکیان نییە کاکەوە سپیکردنەوەی پارەیە ئەو با 2 ملیۆن دۆلاری لەوا بفەوتێ کێشە نیە گرنگوێت 10 ملیۆنی بەناوە بردۆتە دەرەوە ئەوە لیاتی بۆ دروست کردووە یعنی ماوەیە کە من ئەمەم کەشف کرد لە مەرزەکان ئەماکەن هاتن چیان کرد گومرگ چاوی خستە سەریان ئەمجارە نەئاهاتن دخولی وەهمی بکەن و مۆریکەن و گومرگی وەهمی بن ئاهاتن بە تۆیانەوە کاکە تۆ سپلیتە هێناوە گومرگەکەی زۆرە و ئەرە وەڵڵان معقول نییەوە بێ لەسەر هاوڵاتی زیابوو یەکێکیانە ناڕێیان و وەصلەکە بە ئێمە گومرگەکە و بۆ ئین توێتر سەری خۆم بەیەشێنە کابراژەوی مەمنونم بۆچی تەکاکە تۆ چۆنە ماکەی کاکە من لە دووبەی کۆمپانیا ئەم هەیە بۆی زەری بە نێمە مۆسڵانی تۆمیش پێە
ڕێک بای چەندێ سپلیتی هێناوەتە وڵاتە بەقەرەوە پاریان پێس پێ کردەوە بە ناوی ئەویان برێ ژاگای لێ نەبوو لە خۆشیەوەی گومرگەکەیان بۆ داوە بەڕێە بوو یعنی ڕێگاکانی کە شەیتان ڕێی پێنابا لە عێراق و هەرێمی کوردستان کۆمەڵێک پیا بوون ڕێیان بۆ بردووە وەرە تۆ دزیت کردووە ئێمە دزیەکەت بۆ سپیەکەینەوە یکەین بە شەرعی و بی بەدەرەوە ئەزانی چەندێ پارەیان بردە لوبنان ئاوای لات هی عێراق و هی هەرێم تایە فەوتە بۆیە زۆر بانق باشە زۆر وڵاتە هەندێک کێشەتیان ڕوونەدا نازانی پارەی سپیکراوی وڵاتی چەندێتیایە بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای ئێسرا قسەکەیم زانی نرخی دۆلار چی لێ هاوڵات چۆن مامەڵەی لەگەڵا بکە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینە وڵاتان لەگەڵ مامێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەکوێ ساریەکەم بەدەست دەکەوێت؟ باوەڕکە نازانم بەڵام دەتوانی ببەرەوە بنێری بۆ 377 ساری BMW بۆ بیتەوە پیرۆزە لەگەڵ کۆڕاک تۆ ملیۆنێریت. سیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من دامیکەی اینجا ئەزانی ئەفرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش بوو هەر بژی جپسینینی کامێکی لێت نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کاکسۆران لەسەر ماوەڵی هاوڵەتان قسە دەکەین بەس پێشتریش ئێوە لە لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ئیشتان کرد لەسەر بردنە دەرەوەی پارە باستانەوە کردبوو کە 13 میلیارد دلار لە ڕێگی 5 بانک لە هەرێم براوەتە دەرەوە نی بەشێکی زۆری داهات و سەرۆت سامانی هەرێم دەبرێتە دەرەوە و لە دەرەوە بڵین پرۆژە و ئەوانەی پێ دەکەن. کاک حاکیم لە هەرێمی کوردستان حکوومەت نزیکی 80 شتێ بانقی هەیە بەس هیچی حکوومەتی هەرێم بەڵێ هیچی این نییە باسینەوە تو دوو دەکرێت بەڵێ ئەوە زیایی کردووە بەڵێ هیچی بانق نییە نەبەستراوەتەوە بە جیانەوە نەک بە جیانەوە لە ناو یەکان نەبەسراوەتەوە پارەیەکی زۆری بۆ سەرف کراوە من بە دوایە چوم لەم خولەی پەرلەمان کە لەوێ بووم 12 دانیان بەسرا بوو بە یەکەوە لەو 80 چەنە یعنی نووسنگەکانی حەواڵە پێشکەوتوترن لە بانقەکانی وەزارەتی دارایی کە سیستەمی هەیە نووسنگەکانی حەواڵە ئەوان هەر حتا چەکەکانی بانقی حکوومەتی هەرێم چەکی بانقی بە تعریفی بانق باین نین ئەنی هیچ بانقێک نییە لە دنیا چەکەکەی لۆگۆی حکوومەتی پێوە بێ بۆ ئەمانەی ئێمە بانق نییە و بانقی مرکزی عێراقی بانقە ڕەبتە بە بانقی دەولی و بانقی فدرالی ئەمریکی و بانق بنووکەکانی تری دنیا بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان هاتوون بانقی ئەهلیان بۆ خۆیان دروست کردووە بۆ خۆیان ئەی تەبان بانقە ئەهلیەکان بانقە ئەهلیەکانی کە ئێستا هەنوو لە هەرێمی کوردستاننی بەرپرسانی باڵان چیان پێ دەکەن مامەڵی درا و پارەی نەوت و
مامەڵی چاکی پێەکەن یعنی ئەوەی کە بردنەوەی پارەش هەر بەو ڕێوێ ئەزانی ئەو سپیکردنەوەی پارەکە لە 2007 تاکو 2014 2006 تا 2014 323 ملیارد دۆلار لە عێراق چۆتە دەرەوە بە ناوی مەزادی عوملەوە ئەوەی کە فرۆشتنی دۆلارە لەو پارەیە 72 ملیارد دۆلاری کەس نازانێ کێ بۆ کێی ناردووە لەو 72 12 ملیارد دۆلاری لەو 4 بانقە ئەهلەی هەرێمەوە ڕۆشتون کە لە هەرێم هەن بێ لەوەی کە فەرعی ئەو بانقانەی تری ئەهلی لە عێراق ئێمە محافزی بانقی مرکزی کە بانکمان کورتمان عێراقم هەموو بانقی بۆ چییە؟ تورکیا لە ئێمە ئاڵ و گۆڕ و جوڵەی بازرگانی و هەموو شتی گەورەتر و زیاترە بەقە ڕبعێکی ئێمە بانقیەیە بۆ ئێمە هەشتا بانقمانەیە لە عێراقا ئەهلی و تیجاری جگە لەوە ئەو بانقانەی کە لە عێراقا ناویان بانکی ئیسلامیە هیوادارم خەڵک بە وشەیە نەخەڵەتێ بۆ ئەوە بانقی ئیسلامی نییە بەو مەفهومە دینی کە هەیە ناوەکەی وایە ئەمانە شەریکەی سەرافی بوون پارە گۆڕینەوە شەریکەیەکی ئاڵوگۆڕی دراو بۆی بیکەی بە بانکی ئیسلامی ئەو پارەی کە خەوێنی لە بانقی مرکزی کەمترێوێت لەوەی کە بانقێکی تری ئەهلی پێە یا بازرگانی پێدانی ئەگەر ئەو 250 ملیاری بوێ ئەم 100 ملیارێوێ تعلیماتەکە وایە بۆی ئەو بانقانی ناوێن لێ ناو بانقی ئیسلامی هەر بە هەمان مامەڵی بانقە ئاهلی و تیجاریەکانی تر مامەڵاکەن فائیدەوە شتانە ئێستا هاوڵاتی بردنەوەی پارە باسکە بڵین ڕێژێکی زۆرە لە هەرێم هاوڵاتی ئێستا چی بکە کە دۆلار بەرز و نزمی دەکات یاخود لێدوانی زۆر دەدرێت بە قسەی کێ بکرێت چی بکرێت کاک حەکیم کاتێک کە ئەوترێ بانقی مرکزی نرخی دۆلاری نەگۆڕیوە باش و بڕیاریش نییە بیگۆڕێ و ئەم گۆڕینەش هەروە ئاسان نییە ئەمە بازاڕە تەلاعوبەکە ئەمە زۆعفی حکوومەتە کە بازار کەوتۆتە دەست کۆمەڵێک خەڵکی لە وڵاتانی دراوسێ و ئیقلیمی تەدەخولی تیاکەن و پارەی تیا گۆڕنەوە و پارەس پێکرێتەوە ئەمە بەدەست کەس نییە ئەمە بەدەست حکوومەتە کۆنتترۆلی کە کە حکوومەت خۆی زەعیف بۆ کۆنتترۆلی نەکردووە خەڵک زەرەر لە خۆی نەیە لەم جۆرە حاڵەتانە کە نزیکبوونەوەی سەری ساڵە زۆرینەی بانکەکان حساباتیان لە 25 مانگەوە دائەخەن جوڵەی درا و ئاڵوگۆڕی دراوە وەستێ و پشووی سەری ساڵ دێتە پێش هێنانی فرسەت لەم کاتە ئاسانە یعنی فرسەتیان هێناوە لەوەی کە پارەکە مەخرێتە ڕوو بۆ دۆلار کە مەفرۆشرێ کە مەخرێتە بازار و سەری ساڵە و پشوو زۆرە و بانقەکان بەعام خەریکی داخستنی حساب و تەسبیح حسابی خۆیانن ئەلەم کاتا کۆمەڵی زەفەر بە بازاڕەبا بێ خەڵک خۆی بگرێ دۆلارەکەی هەرزان فرۆش نەکا دینارەکەی دۆلاری گرانی پێ نەکڕێ تۆزێ خۆی بگرێ بزانێ ئەزانی ئەمڕۆ سەرۆکوەزیران تەنها بانگێشتی محافزی بانکی مرکزی کردووە مناقەشەوەیان کردو چۆن ئەم دۆخە کۆنتترۆڵکەن چونکە محەممەد شیاع سوودانی ئەترسێ لە حکوومەتەکەی هێشتا بودجەی نەهێناوە لە بەرامبەر گرانبوونی نرخی دۆلار و بازار و شمەکە مزاهرات سەر لە نوێ هەموو عێراق بگرێتەوە حکوومەتەکەی ئیفلیچکە تەحملیەوە ناکە بۆیە تەنها بە دیدارێک بە دڵنیاییەک لەوەی کە تەوەجوهی حکوومەت بەرەو ئەوە نییە ئەسڵەن زەخت لەسەر حکوومەت و پەرلەمان هەیە بۆ ئەوەی نرخ دابەزێنرێ لەمەی کە ئێستا هەیە لە 146ەکە هەرچەنە لە موازنەی ساڵی 2023 نرخی دۆلار بەو نرخەی بانقی مرکزی جێگیر کراوە واتە با خەڵک دڵنی هەبێ بۆ ساڵی 136,000ەکە بەڵێ باشە ئەی ئێستا بانکی مرکزی هیچ ڕێکارێک دەگرێتە بەر ئەنیە و دۆخە تاکەی پێشبین دەکرێت بەرداوام بێ بۆنونە بێتەوە 148
یاخو زیاتر بەرز دەبێتەوە پێشبینیەک چی چەیە؟ کاک حەکیم ئەگەر تەماشا بکەی بانکی مرکزی ئەمڕۆ دۆلار تا ئەو کاتەی کە جوڵەیەکی ناتەبیعی کرد تا ئەو کاتە بوو کە بانکی مرکزی ئیعلانی مەزادی عوملەی بۆ دۆلاری بۆ دوای پشووی سەری ساڵ نەکرد بوو. کاتێک کە ئیعلانی پشوەکەی کرد کە دۆلارە خاتە ڕوو بۆ ڕۆژی 2 تۆزێک بازار وەستا گینا ڕۆی لە 16,000 شتەیە پەڕی. ئەگەر تەماشا بکەی ڕۆژی 2 کە ڕۆژی دووشەممەی دوای پشووی سەری ساڵەکە بانکی مرکزی بڕی 127 ملیار ملیۆن دۆلارە خاتە بازار 47 ملیۆن دۆلاری بۆ حەواڵاتی خارجیە و 79 ملیۆن دۆلاری بۆ بازارڕە. ئەمە نسبەتێکی زۆرە بۆ بازار 79 ملیۆن دۆلار بۆ یەک ڕۆژ. بەس پێشبینی کە ئەمە هات بەڵێ کە ئەم خستنە ڕۆ زیاتر بوو لە ڕۆژی سبەینێ و پێنجشەمە تۆزێک بازار دڵنیایی بۆ دروست بوو کە خستنە ڕوو زیاد دەکا و ئەبێ بیکە. حکوومەت پەرلەمان زەختی لە حکوومەتە بۆ ئەوەی ڕێکاری باشتر بگیرێتە بەر و بانکی مرکزیش ئەرکی خۆی بێبەجێ بێنێ لە ڕاگررتنی بەهای دینارە و لە دیاریکردنی نرخاکە ئەوە ئەرکی بانکی مرکزیە. ئەرکی پەرلەمان نییە نرخ دیاری بکە و دۆلار یاری پێ بکە، بەڵام ئەرکێتی چاودێری ڕێکارەکان دەکرێت 15 ڕۆژێکی تر ئاسایی بێتەوە بازار. ئەم گۆڕانکاریانە عادەتەن وەگوتم ڕسمی نین، تەوجوهی حکوومەت نین. باشە پس ئەی ئەمریکیەکان چکە دەستن وەکو کارتێکی فشار لەسەر سوودانی بەکار بهێنرێ لەبەرەوەی لایەنەکانی چوارچێوی هەمانگی پێکیان هێناوە هیچ فشارێکی سیاسی دەبینی؟ ئەوان وەگوتم ئەمریکا لە ڕێی بانکی فیدراالیەوە ڕێکارەکانی فرۆشتنی دۆلار بۆ حەواڵات و ئیعتیمادات ڕێکارەکەیان قورس کردووە. خاو بۆتەوە پرۆسەی کڕینی دۆلار. دەوترێ ڕاستە ئەمریکا کەمتر پارە تەحویلەکە بۆ بانکی مرکزی، بەڵام ڕێکارەکانی تونتر کردو بزانێن پارانە بۆ کوێیەچێ. بۆیە لە مانگی 10 بۆ 11 میلیارد دۆلار کەمەکە لە مانگەکە و لە مانگی 11 بۆ 12 ینی 500 میلیۆن دۆلاری تر کەمەکە. باشە بەس وەکو بانکی مرکزی ئەمڕۆ داوای کردبوو کە بازرگانەکان بێن خۆیان بە 146,000 لە بانکی مرکزی پارە وەربگرن و وەسیت نەبێت لە بینیان ناوەندی. بۆ بازرگانەکان ڕاستە خۆ ناچن لەگەڵ بانکی ناوەندی ماوەڵ ناکەن بۆ حەواڵە؟ خۆی ئەوان لە ڕێی بانکەکانی کە بەشدارن لە مەزادی عوملا دۆلار وەرەگرن. باشە واتە ئەو شەریکاتانی کە پارەیان پێویستە و دەڵێن ئێمە شمەک دێنین و کاڵا دێنین لە دەرەوە، هەر یەکە لە ڕێگەی ئەو بانکێک کە داخل بووە لەگەڵ لە کڕینی دۆلارە لەو ڕێگەیەوە، ئەگەر وا بکە کە ڕاستەو خۆ هەموو کەس بتوانێت بچێت لە بانکی مرکزی دۆلار بخڕێ، ئەمە شتێکی باشە، چونکە یەکێک لەو احتیکارانەی کە هەیە 3 تەصنیفدانراوە بۆ ئەو شەریکاتانی کە دۆلاریانە دەنێ و بانکانی کە دۆلاریانە دەنێ A و B و C. ئێمە لە ماوەی ڕابردوو محافزی بانکی مرکزی بانگێشتی لیژنەی دارایی کرا، پرسیاری ئەومان لێ کرد ئەم پۆڵێنە لەسەر چ بنەمایەک دانراوە، یان ئەم مەزادی عوملەیە کە لە عێراق هەیە و بانکی مرکزیەی کە پێمان بڵێن لە چ وڵاتێکی تر هەیە، ئەبێ ئەم ئالیەتە بگۆڕدرێت چکە سپیکردنەوەی پارە و مەحسوبیەت و گەندەڵی گەورەی تایە. یعنی بۆ تۆ لەو پارەیە کە بۆ نمونە ئەمڕۆی ئەیفرۆشی لە دۆلار ئەوەندەیە دەی بە بانقی ئەی، ئەوەندەی بە بی، ئەوەندەی بەسی، ئەوە هیچ بانقێکی تر ناتوانێت بە 146,000 ئەویش بە 150 بە 155 بیفرۆشێت. بەڵێ یعنی بۆ نمونە نەک هەر بەوە هەر بە 146ەکەش کە ئەیدات بۆ ئەیدەی بەمانە نایدەی بەوانە پێوە چیە بەمت داوە بەون نەداوە. ئەمە هەمووی محاسەسە و دابشکاریەکە کە زۆر خراپە. کاتمان زۆر کەمە بە سەبارەت بۆی کاریگەری دەبێت لەسەر شتومە موچە بەهای موچە کەمتر بە دڵنیاییەوە.
یعنی تۆ جاران 100 دلار کڕیۆ بە 148,000 ئێستا بۆ هەر 100 دلار ئەگەر بەم جۆرە بازار نامستەقیر بێ تۆ زەرەرتە بچی دلار بکڕی یا شتێکت کڕیۆ بە دلار باش قەرزاری بچی بە دلار بۆیە دەخلی خەڵک ئەوەندەی تردا ئەبەزێ شمەک بەقەرەوە بەرزە بێت باش کاتم کە ماوەستە 400 میلیارەکەش هەم پاسیەوت کردبوو کێ بوو شەڕی لەسەر دەکرد با بچێ بهێنی لە باغدا و هەم نامەد نردبوو بۆ تەیف سامی هیچ وەڵامێکە بوو دەگاناگە چاوەڕێی وەڵامی ڕسمیەکەم کە وەزارەتی دارایی بیداتەوە بزانین نامەکەت بۆ نردووە ئەی نێرە یان ناینێرە بەڵێ ڕێکاری ماوە یان نەی ماوە و لە دوانی جۆرا و جۆرە درێ بەڵام ئەو شتانە حەقە هەتاکو زامن نەکرێت کەس نەیکا بە مزایەدا چکە من زانیاری تەواومەیە محەممەشی ئاسوودانیش نیگەرانی دەربڕی بوو توی لە منیان کرد بە هەڵا هێشتا هیچم نەکردبوو زەختم کەوتە سەر نەبوو وا بکەن ئەو ناکۆکی پارتویەتی و شەڕەکە لەسەر 400 میلیارەکە باشە بەس ئەی بۆ بودجەی 2023 دێتە پەرلەمان بەمزوانە وەڵا بەداخەوە بودجە تاخیر بوو من هەر لەو ڕۆژانە نامێکی ڕسمیم بۆ سەرۆکی پەرلەمان نووسی کە بە پێی یاسابێ ناوەڕاستی مانگی دەبودجە بێت و بۆ ئەوەی ساڵی دارایی کە لە یەکی یەکەوە دەست پێکا یاسای بودجە بەرکار بوو بێ چکە لای ئێمە لە پەرلەمان مانگو نیوێکێوێ دوایی ئەبێت لە وەقایع بڵاو بێتەوە وەزارەتی دارایی و لایەنە پەیوەندیدارەکان تعلیمات دەرکەن بۆ ئاسان جێبەجێکردنی ئەویش مانگێکێوێ بۆیە بۆ حکوومەتەکەی سوودانی وا باش بوو کە ساڵی نوێی دارایی ئەم ساڵ کە دێت بە یاسای بودجەوە دەست پێ بکە بەڵام تەسەورەکەم تاخیربوونێکی هەبێ هەر ڕێکارەکەی خۆی بە تەبیعی تاخیرە بێ وەک دەوترێ هەندێک ڕێکەوتن ماوە لەسەری بکرێت چکە ئەو لایەنانەی کە پێکهێنەرن شیعە و سوننە و کورد دەبێ ڕێکەوتن هەبێ لەسەر زۆر لە حەقلەکانی مەبلەغەکانی محاسەفەکانی و هەتا ئێستا هەرێمی کوردستان ڕێکەوتنی ماوە لەگەڵ عێراق تەسلیم دەکەن پێت بە ئەم ساڵ ئومێ دەکەم هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێکەوێ چکە ڕێکەوتن لە بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە لە بەرژەوەندی خۆشیانە حکوومەت بەم جۆرە بەڕاستی ناڕوا بەڕێوە بەم موچە تاخیرکردن و بەم دۆخە پەلەقی و بەم شتگرانی بەس بەبێ 400 میلیارەکەی بەغداش ناتوانانی موچە خۆرا حکوومەت هێرم بیدات ئەوە تا موچەی مانگی 12 بەداخەوە کەوتەوە ساڵی نوێ کواداویانە پشووە بەس پارە هەیە وەڵاجە دڵنیاییەوە چۆن پارە نییە نەوت گرانە و داهاتێ باشیان سپاس دەکەم سپاس بۆ ڕێز کاک سووران عومەر پەرلەمانتاری عێراق سوپاسی ئامادەبوون دەگەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ